خدبي على ولا قالوا بابا لا قلت کە گرنگی بە کاری هونەری و هونەرمەندان بدەین بۆ ئەوەی کۆمەلگایکی جوان و ڕێکوپێک دروست بکەین بۆ ئەوەی ڕەخنەکارمان بە شێوازێکی هونەری جوان بگەینین بۆ ئەوەی باشیەکانمان بە ڕێگایەکی هونەری جوان بگەینین بۆیە بەرەبراتی ڕۆشنبیری و هونەری بەردەڕەش بەردەوام پشتگیری لە هونەر و هونەرمەندان دەکات چونکە هونەر داهێنەرە داهێنەریش پەیامەکە کە ئەو هونەرمەندە دەگەینی چ لە ڕێگای دروستکردنی تابلۆیەک بی یان لە ڕێگای هەر کارێکی هونەری تربی بۆی ئەوڕۆکە هەلستاین بەکردنەوەی پێشانگایکی شێوەکاری بۆ سێ هونەرمەندی دانیشتووی سەنتەری قەزای بەردەڕەش کە پێک هاتیە لە 15 تابلۆی شێوەکاری هەر تابلۆیەک پەیامێکی ڕێکوپێک و جوانی هەیە لۆ کۆمەلگای کوردی بەگشتی و بە دەڤەری قەزای بەردەڕەش بە تایبەتی.